ئەم کاتتان باش بەڕێزان من ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەشەکەم. وەک دەزانن لە دوای کشانەوەی مقتەدا سەدر چوارچەوەی هەماهەنگی هەوڵەکانی چڵ کردوتەوە گفتوگۆکانی بەردەوامە بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراقی. بەڵام ئەم هەوڵە تا ئێستا نەگەشتۆتە ئەنجام. بۆچی؟ چونکە جارێکی دیکە نێو ماڵی شیعی پەرد کردووە. چۆن دابەشی کردووە بەسەر چەند ڕایەکی جیاوازدا. بەشێک پێیان وایە کە حکوومەتێکی کاتی ڕاگوزەر پێک بهێنن بەڵام بە هەموو دەسەڵاتیەکانەوە. ڕاستێکی دیکەشەیە لە نێو چوارچەوەی هەماهەنگیە دەوترێت نەخێر پێویستە کە هەڵبژاردننی پێش وەختە جارێکی دیکە ئەنجام بدرێتەوانێ. ڕایەکی دیکەش هەر لە نێو ماڵی شیعەدا هەیە پێیان وایە دەبێت بە گەڕانەوەی مقتەدا سەدر ئەو کات دەتوانرێت حکوومەتی نوێ پێک بهێنرێت. کەواتە پرسیارەکە ئەوەیە کام سیناریۆ سەردەگرێت؟ عێراق بەرەو کوێ هەنگاو دەنێت؟ لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز دکتۆر موسە ئەمین ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان کردو کە بە سوپاسەوە لە ستۆدیۆکانی سلێمانی لەگەڵمان ئامادا بێ. دکتۆر شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. لەو پرسیارەوە دەست پێکەم هەنگاوەکانی پێکێنانی حکوومەتی نوێی عێراقی بەکوێ گەیشتووە؟ ڕاستیدا سڵاو ڕێزم بۆ بەڕێزت بۆ بینەرانی بەڕێز. ئەوەی کە تا ئێستا هەیە شتێکی ڕوون نییە، هەمووی وەکۆی کە بەڕێزت باست کرد کۆمەڵە سیناریۆیە کە هیچ سیناریۆیەکیان گەرانتی تەواوی نییە بۆ جێبەجێ بوون. بەڵام لە هەموو حاڵەکە پێویستە حکوومەتێ پێک بێنرێ. ئەو حکوومەتە کاتی ئەبێ بە حکومی ڕێکەوتنێکی سیاسی یا کاتی ئەبێ بە حکومی ئەمری واقع و فشاری شەقام و سەدرەکان بە تایبەتی بۆ شکستێنان بە پێگەنانی حکوومەت دوای ئەوەی کە پێگەهێنرێ. ڕەنگە کاتی بێ ڕەنگیشە بەردەوام بێ ئەگەر بێت وڵانی کەمی چاوەڕوانیەکانی شەقام و سەدری تیا بێ ڕەنگە حکوومەتێکی بەردەوامیش بێ و خولە پەرلەمانیش تەواو بکە. بەڵام ئەماگەرێکی دوورە لەگەڵ ئەو دابشبوونە قۆڵەی کە لە شەقامی شیعی هەیە و لەگەڵ ئەو دەستێوەردانە ئیقلیمەی کە بەردەوام لە عێراق هەر هەبووەیە زەحمەتە بتوانرێ بەو ئاسانیە حکوومەتێک پێک بێنرێ. بەڵام لە ڕووی شەکلیەوە ئێستا مەسەلەی پێگەنانی حکوومەت ئاسانترە لە جاران، چونکە لە ناو پەرلەمانە زۆرینەی ئێستا دیارە ئەو زۆرینەی کە ئەبێت تەکلیف کرێ بە تشکیلی حکوومەت. و من تەوەقوعەکەم لە دوای شووی جەژن پەرلەمان کە کۆ ئەبێتەوە دەنگ بدرێت لەسەر سەر و کۆمار، کورد چڕێ بکەوێت لەسەر کاندیدێک یا خۆڕێ نەکەوێت، بە دەنگدان یەکلا ئەبێتەوە پرسە و سەر و کۆماریش کە دیاری بوو کێیە تەکلیفی کوتلەی زۆری ناکا کە ئیتاری تەنسیقیە بۆ پێگەنانی حکوومەت. دکتۆر موسە تەنها پێشبینیە یا خودبینیاییە یەکراون. بەڵام لە هەموو حاڵەکە من هەمیشە وتومە لە میدیاکان و بە تایبەتیش بۆ ئەوەی کە میدیای عەرەبی فەشەلی خۆی نەخاتە سەر کورد، وتومە هیچ وەختێک پرسی سەر و کۆمار نەبووە تەمایی پێکنەهێنانی حکوومەت یا کۆخشکستێنان یا تەجمیدی پرۆسی سیاسی لە عێراق. ئەوەی کە ئەوترێ لەلایەن هەندێک لە هێزە سیاسی شیعیەکانەوە لە ڕاستیا بە ئامانجی خۆدزینەوەی لە ڕاستیەکان و هەڵدانی تۆپەکەیە بۆ ساحەی کورد و ناشرینکردنێکی ناڕاستەوخۆی کوردە لە شەقامی سیاسی عێراقە. گینا هیچ وەختێک هێزە سیاسی شیعیەکان لەسەر کورد نەوەستاون بۆ پێگەێنانی حکوومەت. ئێمە بیرماندەیە کە لە ساڵی 2014 حکوومەتی حەیدەر عەبادی پێک هات، ئێمە لە پەرلەمان بووین، ئێمە هەموو هێزە سیاسیەکان لە دوای دەستپێکردنی دەنگدان لەسەر حکوومەت چوونە ژوورەوە، یعنی نەوەستان لەسەر کورد. و ئەو کاتە بینم دێ برێتمە گۆرک لەگەڵ لە گردەکەی زەرگەتە لەگەڵ هێزە سیاسیەکان کۆبوو، هێشتا ڕێنەکەوتبوون لەسەر ئەوەی چی بکەن و چی نەکەن. ئێمە لە ژوورێک دانیشتبووین هەموو هێزە سیاسیەکان، بینیمان کە ئەوان چوونە ژوورەوە و دەستیان کرد بە پێگەنانی حکوومەت بێ چاوەڕێنی کورد. لە 2018 کە کورد ڕێنەکەوتبوو لەسەر سەر و کۆمار کێبێ ئەو کاندیدەی کە دەنگی پێدرێ، دووبارە بردیانە ناو کە خۆیان ڕێکەوتبوون، سەرۆگۆزیرانیان حاضر بوو، چوونە ناو پەرلەمان و دەنگیاندا. ئێستاش ئەم هێزە سیاسیانەی کورد ڕێبکەون لەسەر کاندیدێک بۆ سەر و کۆمار دەنگی پێدرێ ڕێنەکەوتن بە دەنگدان یەکلاکرێتەوە لە ناو پەرلەمان هەروکو 2018 ئەو کاتە لە بینی دکتۆر بەرهەم و بەڕێز دکتۆر فواد، یعنی مەسەلەکە لەسەر کورد نەوەستاوە. بەڵام دکتۆر موسە چوارچەوەی هەماهەنگی وا ناڵێت هەروکو خۆش ئاماژەت پێکرد ئێستا تۆپەکە هەڵدراوەتە ساحەی کوردەوە، ئەوان باز لەواکەن ئەڵێن ئێمە چاوەڕێی کوردین بۆی خۆیان یەکلا بکەنەوە بۆ پۆستی سەر و کۆمار، چونکە یەکلاکردنەوەی پۆستی سەر و کۆمار پەیوەندی بە پێکێنانی حکوومەتەوە هەیە. یەک زەڕە ڕاستی لەو قسەیەدا نییە. خۆدزینەوەی لەو ناکارایی ئەوان کە ناتوانن
تەفاهماتێک لە نێوان خۆیانە دروستکەن ناتوانن پێک بێن لەسەر شێوازی حکوومەت بۆ کات وەرگرتن مەگەرە و قسانە بکەن کاتیان دەستکەوێ بیانۆکە بپێچنەوە بۆ کوردەوە و هەموو هێزە سیاسی کوردستانیەکانی ژەبێ وریای ئەم خیتابە بن کە ئەم خیتابە ئەوەنەی تر کێروی یعنی دژایەتی کورد یا ناشرینکردنی کورد وەکوونەتەوە لە عێراقا زیادەکە و ئەبێ خۆ بە دوور بگرن لەو بابەتە بەڵکو بڵێن ئێمە یا ڕێکەوین یا ڕێناکەوین لە هەموو حاڵەکە پەرلەمانێک لایەکاتەوە کورد ئەگەر بتوانێت ڕێکەوێت لەسەر ئەو بابەتە بێگومان باشترە بۆ خۆی و کێشەکان ئاسانترەکە و مەسلەی بەشداری سیاسی کورد بێ کێشەترە بێت لەم قۆناغی داهاتوو کە ئێستا قۆناغی ئێستای سیاسی عێراق زۆر قۆناغێکی ئاڵۆز و پڕکێشەیە بۆی هەتا کوردیش تەبا و نزیک بێ باشترە بەڵام ئەگەریش نەکرا هەبیشە خیتابی سیاسی ئێمە ئەوە بێ ئێمە یا ڕێکەوین یا ڕێناکەوین لەناو پەرلەمانەیەک لا بێتەوە یان هیچ مەسەلەکە پەیوەندی بە کوردەوە نییە. زۆر باشە دکتۆر دواتر دێمە سەر ئەو خاڵی کە کورد چی بکە بۆی کە بێ زیان یاخود کەمترین زیانی بەرکەوێ لەم دۆخەی کە باسیەکەی لە عێراقدا هەیە بەڵام ئێستا باسی ئەوە بکەین ئەمەوێت لە زاری بەڕێستانەوانێ بزانین بە دیاریکراوی کێشەی نێوماڵی شیعە چییە چونکە بۆ خۆتان نزانن ئێستا پۆستی سەرۆک وەزیران جارێکی دیکە خەریکە نێوماڵی شیعە پەر دەکاتەوانێت ئایا هیچ کاندیدێکی دیاریکراو هەیە یەکلا بۆتەوانێت لە نێوماڵی شیعەیە بۆ سەرۆک وەزیران؟ لە ڕاستیدا کاندیدێکی دیاریکراو نییە کێشەی ماڵی شیعە کێشەی دەسەڵاتە کێشەی سەرۆت و سامان و داهاتە کێشەی پێگەی سیاسی حیزبەکانیانە کە بەشێکیان گورزێکی باشیان بەرکەوتووە من پێم وایە ئەسڵەن پرۆسەی سیاسی عێراق هەر هەمووی لە دوای 2023ەوە گورزێکی جەرەک بڕی بەرکەوتووە بەوەی کە زیاتر لە 1975 هاوڵاتیان بڕیان بەم نیزامە سیاسیە نەماوە ئەوەشی کە بڕوای ماوە گورزێکی داوە لە ئەو حیزبە سیاسی تەقلیدیانەی عێراقیان بردووە بڕێەوە ئێستا ژمارێکی زۆر مستەقل و سربەخۆ هاتوونەتە ناو پرۆسی سیاسی عێراق و ئەو جێکۆڕکێی کراوە بە پێگەی هێزەکان کە وای کرد ئەگەر ئەوە هەبێت کە ئەسڵان بخرێنە دەرەوەی پێگەنانی حکوومەت ئەگەر سەدرەکانیش استیقالیان نەکردایە لە پەرلەمان ئەگەری زۆری هەبوو کە هەندێک لە هێزە سیاسیانە بچنە دەرەوەی پێگەنانی حکوومەت ئەم هێزە سیاسیانەش بەداخەوە ستراکچەری وجودیان بەسراوەتەوە بە کۆمەڵێک گەندەڵی و تاڵانکردنی وەزارەتەکانەوە کاتێکە دێنە حکوومەت بۆ ئەوە دێن وەزارەتەکان دادۆشن ولو ڕێگەیەوە داهات دابینکەن بۆ حیزبەکانی خۆیان ولو ڕێگەیەوە بتوانن خەڵکێک بپێچن بە حیزبەکانی خۆیانەوە ئەمە واقع سیاسیەکەی عێراقەوە ئەوان کێشیان لەسەر ئەمەیە ئەمە حقیقەتی کێشەکانی ئەوانە و کێشەکە بەداخەوە بۆ خزمەتی هاوڵاتیان نییە و بۆ کەواتە دکتۆر مسەنا دابینکردنی سەروەری بۆ عێراق و بەڵێ کەواتە دکتۆر بۆ خۆتان نەزانن ئەم هەڵبژارنا هەڵبژارنێکی پێشوەخت بوو کە لە ڕێگەی شەقامەوە داواکرا کەواتە بەڕای بەڕێستانەوەی کە من لە قسەکانتان تێگەیشت بێتم پێکێنانی ئەم حکوومەتەش ناتوانێت دۆخی عێراق بگۆڕێت ئەم دۆخی کە ئێستا تێکەوتووە دۆخێکی چەق بەستووی لە ڕووی سیاسی ئەمنی ئابووری کۆمەڵایەتیەوە بە قەناعەت و پێشبینی من هیوادارم ڕەشبینی نەبێ واقعبینی بێ من بڕوام وانە ئەم حکوومەتەی داهاتووی عێراق بتوانێت هیچ شتێکی جەوهەری لە عێراقا بگۆڕێ بەداخەوە و هەر لەبەرەوە شەیمەوەکو یەگرتوو بڕیارمەنداوە ئۆپۆزیسیۆن بین و نەچینە و حکوومەتەوە و قەناعەتمان وایە کە حکوومەتی داهاتووی عێراق وەکوتە شتێکی جەوهەری ناگۆڕێ ئەو سیستەمە سیاسیەوە داڕزیوە بە ئاسانی ناتوانرێ پینە و پەڕۆ بکرێ و ئەگەریش لەبەر یەک هەڵبۆشێ ئەگەری بەریەکەوتن هەیە ئەگەری یعنی ڕوبەڕووبوونەوە هەیە کە ئەوش ئەگەرێکی مەترسیدارترە لەم حاڵێکی ئێستا ئەم حاڵی هەرچۆن هەیە ئێستا هەرچەنە پینە و پەڕۆی ئەگەری ڕوبەڕووبوونەوە مەبەستە چیە دکتۆر مسەنا بێگومان باشترە لە حاڵەتی فەوزا و بەریەکەوتن ئەگەری ڕوبەڕووبوونەوە ئەگەرێک پێشبینی بکەین بەڵکو ئەگەرێک هەیە ڕووی داوە ئێمە زیاتر بەڵێ لە بینەی هێزە سیاسی شیعەکانە ئەگەری ئەوە هەیە کە هەندێکیان بچنە سەر شەقامەتی ڕوبەڕوو ببنەوە ئێمە بە سەدان کوژراومان هەیە لە خۆپشاندانەکانی تشرین کە زۆربیان بە گولە لەسەر دەموچاو و لەسەر سنگیان دراوە ئەمە خۆی بۆ خۆی ڕووی داوە بۆ هۆیە و بۆ حکوومەتی عادل عەبدولمەهدی ڕووخا بۆیە ئێستا ئەم ئەگەرەگەرێکی حازرە ڕوویدا ماوەیەک لەمەوە پێش کۆنتترۆل کرا بەو ڕێکەوتنەی کرا لەسەر حکوومەتەکەی کازمی ئێستا بە چوونە دەرەوەی سەدرەکان لە حکوومەت کە سەدرەکان بەشێ بوون لەو دیمەنەی کە ئەو وەزعی دروست کرد هەر خۆشیان بەشێ بوون لە دیمەنی کفکردنەوەی شەقام و حکوومەتەکەی کازمیش ئومێدێکی دروست کرد بۆ ئەو شەقامە بەڵام ئومێدەکان بەداخەوە جێگەی خۆی نەگرتووە عێراق هەر ئەو عێراقەیە کە خراپتر بوو لە سەردەمی کازمیە بە قەناعەتی من
و ئێستاش ئەگەری ئەوە هەیە کە ئەم هێزە سیاسیانە بە تایبەتیش کە سەدر پەرلەمانی بەجێڵاوە خۆ ناچێت لە ماڵەوە دانیشێ و حکوومەت جێ بێڵێ بە ئەو حیزبانەی کە نیانێشت ئەو چێژ لە سەرکەوتنەکەی ببینێ بێگومان دێتەوە سەر شەقام ڕەنگە بۆ ماوەیەک بۆ ئەوەی وێنا نەکرێت کە سەدر فەوزا لە عێراقا دروستەکە یا سەدر نایەوە ئیستقرار لەوانەیە بۆ ماوەیەک مۆڵەت بدا بەم هێزە سیاسیانە حکوومەتەکەیان پێک بێنن بەڵام دوای ئەوە لە مەڵاسا ئەبێت بۆ ڕوخاندنی ئەو حکوومەت کەواتە دکتۆر موسەنا قسەکە ئەوەیە سەدر پەنا بۆ جوڵانەوەی شەقام دەباتەوە جارێکی تر لە عێراقا من وا چاوەڕێیەکەم بەڵام هەموو ئەگەرەکان کراون بەس وا چاوەڕێیەکەم کە سەدر و بەتایبەتی ئەو شەقامە عێراقیش کە زۆر ئاسانە جوڵاندنی ئەلبەتە شەقام هەمووی بەدەست سەدرەوە نییە باوەش لە بەرچاومان ڕوون بێ بەشێکی گرنگی ئەو شەقامە لەو خەڵکانەی هەڵبژاردۆ کە ئێستا هاتوونەتە ناو پەرلەمان و بەشێکی ئەو شەقامە بەدەستهێزی ترەوەیە بەڵام سەدرەکان بەشێکی گرنگی شەقامن و هەمیشەش توانای جوڵاندنی شەقامیان بەهێزە چونکە ئەوان عاتیفە و سۆزداری و باوەڕداریکی دینیان هەیە بۆ بەڕێز موقتەدە سەدر بۆیە دەروێشانە شوێن قسەی شێخیان ئەکەون و ئەگەر شێخیان بڕیاریدا کە بێنە سەر شەقام دێنە سەر شەقام و بە گوڕوتینیشەوە دێن قەزیەکەژەوەیە کە ئەوان دێنە سەر شەقام ئەوان هێزێکی بێچەک نین هێزێکی چەکداریشن و هێزێکن لە ناو قوڵایی دەوڵەتی عێراقیشە کادر و پێگاتیان هەیە بۆیە بەڕاستی ئەگەری بەریەکەوتن ئەگەرێکی واردە کە هیوادارم شتی وا ڕوو نەدایانی ئێمە هەرگیز ئاوات بۆ ناخوازیین و بمەترسیدارە بۆ هەموو عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە بەڵام بەرحاڵەوە ئەگەرێک کە ڕەنگە ڕوو بدا بۆیە دیمەنەکەی عێراق بە شێوازێکی گشتی دیمەنێکی ئاڵۆزی و تەمومژاویە چاوەڕوانیەکان و پێشبینیەکان زۆر زەحمەتن و دەرەنجام ئەم خولەی پەرلەمانی ئێستا خولێکە پڕێتی لە کێشە و ئیشکالیات و ئاڵۆزی دکتۆر موسەنا ئەم حکوومەتە بەبێ سەدر تا چەند دەتوانێت لەسەر پێیەکانی خۆی بۆستێ وەکو بەڕێزی شت باست کرد کە سەدر بێدەنگ نابێ و ناچێتە ماڵەوە دانیشێ و سێری دیمەنەکان بکات چونکە نەیانێشتووە چێژ لە سەرکەوتنەکەی ببینێ کەواتە ئەکرێت یەکێک لە سیناریۆکان ئەوەیە کە سەدر بگەڕێنەوە ناو پرۆسەکە و بەشدار بێ لە پێکەنانی حکوومەتدا ئایا ئەمە ئەگەرێکی نزیکە؟ بەڵێ ئەوە یەکێکە لەو ئەگەرانەی کە ئەتوانێت حیاتێکی درێژتر تەمەنێکی درێژتر ببەخشێ بە حکوومەت و استقرارێکی زیاتر بدا بە عێراق بەبێ ئەوەی سەدر لە ناو پەرلەمان بێ بەشداری پێ بکرێت لە حکوومەت مەرجیش نییە لە کەسی دەرەجەیەک مهمەوەی ئەو خوێندنەوە چییە دکتۆر موسەنا پێتان وایە سەدر بۆ قایل بێت بۆ حکوومەت ئەوە یەکێکە لەو سیناریوانەی کە لە بەردەست هێزە سیاسیەکان هەیە و لە بەردەم سەدریشایە جا سەدر بەوە قایلە بێ یا قایل نابێ من وازانم چاوەڕوانەکانی سەدر لەوە گەورەترە وەکو استراتیژیت بۆ ڕازی نابێ بەڵام وەکو تەکتیک احتیمال هەیە وەکو تەکتیک قبولی بکە مەرجووە کە قبولیشی کا مەرجنی ڕای بگەێنێ و بیکاتە سیاسەتێکی پەسەندکراوی ڕاشکاوانەی خۆی چونکە ئەوە تەعنەدا لە ئەسڵی ئەو پرۆژەی کە ئەو هەیەتی و تەعنەدا لەو هەڵوێستەی کە نواندوێتی معقول نییە ڕاستە و خۆ ئاشکرا بچێتە ناو حکوومەت لە کاتێکا ئەو پەرلەمانی بەجێهێشتووە بۆیە ئەمانە ئەڵێم بەڵام بۆ ئەوەی کە ئەم حکوومەتە استقراری ببێت تەمەنی درێژ بێ بتوانێت نەوعێک لە سەقامگیری دروست بکە پێویستە سەدرەکان لێی ڕازی بن سەدرەکان بەچی ڕازی ئەبن لەوانەیە لە ئایندەیەکی نزیکە ئەوانیش بازێک مەرجیش نییە بۆ ئیعلام و ڕاستەوخۆ ڕەنگە لەسەر زمانی هەندێکی کەسی نزیک لە ئەوان ڕەنگە لە هەندێک لەو مستەقلانەی کە نزیکن لە ئەوان پەیامی سەدر بگەێنن کە چی ئەوێ ڕەنگە لە پشتی پەردەکانەوە گفتوگۆی سەدرەکان و هێزە سیاسیەکانی تری عێراق بەردەوام بێت. دکتۆر موسەنا ئەوە من ویستم وەڵامدانەوەی ئەو داخوازیانە قورس نییە. ویستم پرسیار لەسەر ئەوە بکەم بەو پێی بەڕێستان ساڵانێکی زۆرە لە عێراقن لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقدان و ئەزمونێکی باشتان لەگەڵ هێز و لە سیاسیەکانە هەیە لەوێ. بە ڕای تۆ پێشبینی تۆ سەدر داوای چی ینی پێشبینی چی ئەکات بۆی کە بەرامبەرەکانی چوارچەوەی هەماهەنگی بۆی پێشنیارکەن و داوای بکەن بۆی بگەڕێتەوە ناو پرۆسەکە ینی چاوەڕێ تۆ باسیەوت کرد سەدر چاوەڕێی گەورەتر ئەکا چاوەڕێی چیەکە سەدر؟ بڕوام وانە سەدر ناگەڕێتەوە ناو پرۆسی سیاسی عێراق بۆ شێوەیە کە هەیە ئەوەلەن پەرلەمانتارەکانی ئێستا هەر ناتوانن بەپێی قانون تازە جێگەکانیان پڕکراوەتەوە و ئەوانەی کە هاتوون سوێندی یاساییان خواردووە و ئیستیقالە و دەست لە کارکێشانەکانی ئەوانیش چۆتە بواری جێبەجێکردنەوە و کۆتایی پێ هاتووە و جارێکی تر مستەحیلە ئێستا سەدرەکان بگەڕێنەوە ناو پەرلەمان. بەڵێ ئەی کە ناگەڕێنەوە پەرلەمان ئەگەڕێنەوە ناو کۆی پرۆسی سیاسی وتم ئەگەرێک هەیە کە
کە سەدرەکان خیارێک لە خیاری ناوەڕاست هەڵبژێرن ئەوش بەوەی کە ڕاستەوخۆ نێنە ناو پرۆسی سیاسیەوە بەڵام تەوقعەکەم هەندێک داخوازیان هەبێ بۆ ڕازیبوون لە حکوومەت ئەوش بە جێکردنەوەیانە لە ناو حکوومەتانە لە ناو دەوڵەتە واتە چاو ببڕناندێ پێگەی سیاسی کە لە ناو دەوڵەتە ینی کاریگەری هەیە نەک لە ناو حکوومەتە بۆ ئەمەش هەندێ مەرج دانێن ناڕاستەوە خۆ بیدەنەوە هێزە سیاسیانەی تر لە مقابلی ئەمەشەوە تەمەنێک بدەن بە حکوومەت بۆ ماوەیەک مۆڵەتی بدەن کە ئیش بکا و خزمەتگوزاری پێشکەشکا و داخوازیەکانی خەڵک بێنێتە دی ئەگەر سەرکەوتوو بۆ گەرنا داخوازیەکانیان نێتە دی من قەنەعەتم وایە کە سەدرەکان پەنا ئەبنەوە بۆ شەقام مەرجیش نییە لە دوای جەژن و بەو نزیکانە لەوانەیە وەکوتم چەند مانگێک بەلانی کەم مۆڵە دەدەنە حکوومەتە تاوەکو بەختی خۆی تاقی کاتۆ لە پێگەنانی حکوومەت عفوان لە بەهێزە سیاسیەکان بۆ پێگەنانی حکوومەت ئەگەر ئەوە ڕوویدا وەلانی کەمی داخوازیەکان و مەرجەکانی ئەوانی تیا بوو ڕەنگە تەمەنێکی درێژتریشی پێ بدەن بەڵام ئەگەرنا ئەگەری ئەوەی هەیە کە بچنەوە سەر شەقام بۆ جارێکی تر هەوڵی یعنی شکست پێهێنانی ئەم پرۆسە سیاسیە بکەن بە شێوازێکی گشتی زۆر باشە دکتۆر بابینە سەر کورد لایەنە کوردیەکان هەڵوێستیان چۆنە لەم دۆخەیە ئایا لەبەرەی چارەسەرن یاخود نەخێر بەشێکن لە کێشەکە لە عێراقدا ئێستا وە کورد چی بکا بۆ ئەوەی بە کەمترین زیان لەم دۆخە دەرچێت کورد لە سەرەتاوە بوو بە بەشێک لە کێشەکان ئەو هاوپەیمانێتێنی کە کورد کردی پێش لەوەی کورد خۆی ناوماڵی خۆی ڕێکخا بێگومان بەشدار بوو لە دروستکردنی ئەم دیمەنە سیاسی ئێستا بەشدار بوو لە بەرزکردنەوەی سەقفی چاوەڕوانیەکانی سەدر لە کورسیەکانیان کە ئەگەر بێت و طبعاً ئەو سێقۆڵیە پێک نەهاتایە سەدر ئەو چاوەڕوانیەی نەئەبوو کە بتوانێت یعنی ئەو داخوازیانەی برێتە ئاستی ئەوەی کە هەر من حکوومەت پێگەێنم و من زۆری نەم لەبەرەوەی کە هێزە سیاسیانەی کە لەگەڵ من لەگەڵ خۆم ئەتوانین زۆرینەی ڕەها پێک بێنین ناو پەرلەمان و وشەکان ئاسانکەین بۆیە کورد بوو بە بەشێک لەو طبعاً تەرەفەکەی تریش چوە لای ئیتاری تەنسیقی پارتی چوە لای سەدر یەکێتی چوە لای ئیتاری تەنسیقی هێزەکانی وەکو ئێمەش لەو بەینامایەوە هەر شتێک بڕوامان پێ بایەتە ئیدمانە کرد و بەڵام لە هیچ بەرەیەکیش نەبووین باشە لە دەرەنجام کورد بوو بە بەشێک لەو دابەشبوونەی کە ماڵی شیعە بۆی دروست بوو و نەیتوانی یەکێتی ناو ڕیزەکانی خۆی بپارێزێ لەبەر ئەو کێشە قوڵانەی بە دەرەجەیەک لە بینی پارتی و یەکێتی هەیە کە ئێستاش حل نەکردنی ئەو کێشانە بێگومان هەمان دیمەن دووبارە کاتەوە کە کورد بە شێوازێکە چێتە بەغدا کە ناتوانێت ببێ بە بەشێک لە چارەسەر ڕەنگە ببێ باشە دکتۆر مسەنا و پێگەی خۆشی ببێتە جێگەی پرسیار ئێمە هەمیشە قسەکانمان لەسەر ئەوە بووە کە کورد ناتوانێت خۆی ڕێک بخاتەوە بە یەک دەنگ و یەک ڕنگ و یەک ئینتیما و نەتەوەیەوە بچێتە عێراق بەڵام با پرسیارەکە بەو شێوەیە بێت ئەی ئەگەر کورد بەهێزەوە بچێتە عێراق چی بەدەسەهێنێت کورد هەتاوەکو یەکگرتووتر بێ و استراتیجێتێکی نیشتیمانی هەبێ و ڕوون و جوان دیاری کردبێ کە خاڵی جەوهری ئەو ئامانجانەی چییە کە ئێوێ لە بەغابی پێکیە بێگومان پێگەی سیاسی کورد بەهێزترە بێ و ئەو کاتە کورد دەبێ بە بەشێک لە چارەسەر و ئەبێتە دەواازەی چارەسەر و ڕەنگە ببێ بە سەرنتەری گفتوگۆکانیش لەبەرەوەی ئەوان ناوماڵیان پەرتە ئێستا و دابەش بوون و سراع و کێشمەکێشیان هەیە ئەو کاتە تۆ کە بە یەکگرتو ببی بێگومان تۆ پێگەی سیاسیت بەهێزترە کێشەکە ئەوەیە ئێمە خۆمان لە ناو واقعی کوردستانە کە عێراق ئەوەی لە بەغدا هەیە سێبەری ئەمەیە کە لێرە هەیە وەختێک دارێک شکاو بوو سێبەرەکەی ڕێک دەرناچێت و ئێمە لێرە کێشەی قوڵ و حەقیقی و جدیمان هەیە چی ئێمە وەکو معارەزە لەگەڵ سوڵتە کە پارتی وێکێتین وەچی پارتی وێکێتی لە بینی خۆیانە لەگەڵ بوونی ئەو هەموو شەراکەت و بەرژەوەندی و وەزعی کە هیانە لەگەڵ یەکتری کێشەی قوڵیان لەگەڵ یەکتری هەیە بۆیە نەیانتوانیوە نەیەکێتی ناوماڵی کورد بپارێزن نەیەکێتی ناوماڵی خۆشیان وەکو سوڵتە بپارێزن کە بێگومان دابەشبوونی ئەم دوو هێزەی سوڵتە تەسیرەکان لەسەر پێگە و داخوازیەکانی کورد لە بەغدا و ئەوان لەو درزەی کە دروست بووە سوود وەرەگرن دەرەنجام لانی کەمەکەی ئەوەیە کە کورد ناتوانێت ببێتە بارتەقای ئەو هینە ئەو وەزعاوە ناتوانێت ببێتە یەکلاکەرەوەی هێزێکی یەکلاکەرەوە چوان جار هەند لەوانەیە کێشێک کەم بێ خۆی گەورە و زۆرینە نەبێ بەڵام بتوانێت لە باڵانسی دوو هێزیترا ببێتە مڕەجیح و یەکلاکەرەوە
کورد دەیتوانی وەکو عرب پێڵەن بەیضەت القەبان ینی ئەو ڕۆڵە ببینێ کە بتوانێت گلاکەرەوە بێ ئەندێجار کە ئەوان لە بینی خۆیانە دابەش بوون بەڵام کورد نەیتوانی ئەوە بکە بۆیە بە لاوازی چووە بەغدا و ئێستش ئەگەر ئەمە بەردەوام بێ لاوازیەکە زیاترە بێ قەزیەکی تریشەیە کە ڕەنگە وا بکە کورد زیاتر دابەش ببێ لە بەغدا ئەویش ڕوئیای هێزە کوردستانیەکانە بۆ ئەو کێشانەی کە هەیە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدا ئەو کێشانە دوو تابعی هەیە تابعێکیان نەتەوەییە و هەمومان لەسەری کۆشین بەس تابعێکیان مەسلەیەکی نەتەوەیی نییە لەوانەیە بۆ چونمان لەسەری جیاواز بێ وەکو پرسی نەوت مەسەلەن یەکلاکردنەوەی پرسی نەوت مەسلەیەکە یاخود مووقف لە محکەمەی اتحادی مەسئلەیەکە ئەبێ بەڕاستی کورد بە جۆرێکی تر مامەڵە لەسەر ئەمە بکە ئەگەر سیاسەتی حکوومەتی هەرێم بەردەوام بێ لەسەرەوەی کە یعنی ئیستیهانە بە محکەمەی اتحادی بکە یا تحدای محکەمە بکە یا مەلەفی نەوت بەو شێوەیە کە ئێستا هەیە بەردەوام بێ بەبێ هیچ گفتوگۆیەک و تێگەیشتنێک لەگەڵ حکوومەتی اتحادی ئەمە زیاتر کورد دابەشەکە چونکە جمهورێک هەیە لە کوردستان چاوەڕی هێزە سیاسیەکانە لە بەغدا کێشەکانی بۆ چارەسەرکەن دەواازەی چارەسەری ئەم کێشانەش بەوە ئەبێ کە کێشەکانی نێوان حکوومەتی اتحادی و بەغدا ئەبێ ئارام کرێنەوە بەرەو چارەسەر ببرێت نەک بەرەو ئاڵۆزی و یعنی کێشەی زیاتر چونکە ئێمە ئەخاتە ئەو بەردەم ئەوەی بنمونە ئەگەر مەسلەی کێشەی نەوت و دارایی حل نەکرێت ئێمە کەوینە بەردەم ئەوەی کە هیچ داهاتێکمان لە بەغداوە ئیتر بۆ نایێت ڕەنگەس بینێ یعنی تا ئێستا دەرمانیان نردووە بەعزێک خۆراکیان نردووە لە زمانی ئەو حیسەی تەموینی و بایعی بعضێک نەوت و بنزینیان نردووە شتی تریان نردووە 200 ملیاریان پەیامەکەت گەیشت لەوانەیە لەم داهاتوە هەموو ئەمانەش ببڕێ ئەگەر بێت و ئەم سیاسەتە بەردەوام بێت زۆر باش ئەو کاتێمە مەجبورە بین خۆ ناکرێمە هەبێ دەنگ بین لە مۆزای ئەمە شەبەیە یا لەگەڵ حکوومەتی هێرێم بین یا لەگەڵ بەغدا بین زۆر باشە حکوومەتی هێرێم خۆی ئەبێ ئەم کێشانە چارەسەر بە شێوازێک بە عەقڵێکی نیشتیمانی نەک بەبەر بەڵێ بەڕێز دکتۆر موسەنا ئەمین ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاتم تەواو بوو بە داوای لێبوردنەوە سوپاس بۆ بەشداریکردنت بۆ شرۆڤەکانت دەستخۆش ئێوە شەرشاد